ئەم کاتتان باش من پرۆفسۆر دکتۆر دیاری فەرەیدونم کە پسپۆری جومگەی ئەژنۆم لە لەندەن و زوو سەردانی کوردستانەکەم. من لە لەندەن بەڕێوەبەری بەشی توێژینەوەم لەوێ زوو من سەردانی شاری پزیشکی فاڕۆقەکەم بۆ ئەوەی نوێشتەرگەری بە تایبەتی نوێشتەرگەری گەورەکان کە بریتێ لە گۆڕینی ئەژنۆ و چەند بابەتی تر. ئیمڕۆ خۆم ئامادە کردووە بۆی جومگەی ئەژنۆ بگۆڕم بۆ نەخۆشێک کە لە هەولێرەوە هاتووە. هەردوو جومگەی بەیەکەوە ئەگۆڕین اینجا ئینشاءڵڵا هەمووتان پیشانەوەین و بە سەلامەتی نەخۆشەکە هەڵاستن. لەخوا بەزیابێ نوێشتەرگەریەکە بە شێوەیەکی باش ڕۆشت. نەخۆشەکەمان ئێستا بۆ دووهەم جار هەڵێستێنین ئێمڕۆ. هەردوو ئەژنۆمان بۆ گۆڕیوە. طبعاً یەکەم شەو دووهەم شەو هەتا چەند هەفتەیەک ئازارێ بێ، بەڵام بەڕاستی یەکەم شەوی سەختە بێ. اینجا ئێستا هەوڵێن کە هەڵیستێنین و بزانین ڕۆشتنی چۆنە. نامانێت نەخۆش لە جێگایە بێ، چونکو ئەگەر لە جێگایە بێ ئیتر لەوانەیە خێنی بمێ تووشی نەخۆشی تر بێ. بە زووترین کات هەوڵێن کە هەڵیانستێنین بۆ ئەوەی گەڕێنەوە بۆ ژیانی سروشتی خۆیان. من خەلکی هەولێرەم، مەهدی خدر حەمەد، هاتم بۆ سلێمانی بۆ عەمەلیات لای دکتۆر دیاری. بەس پێشەوەی بێن بۆ سلێمانی دکتۆرەکانی کە چەند سارا و نەخۆشی مەهەرە و نەخۆشی هەیە و ئەژنۆیانەی دکتۆرەکانی هەولێرێمان زۆر کردێ، بەڕاستی زۆر دکتۆری کەشمان کردە. بەس وەکو ئیسیفادە و عیلاجیان زۆر داوی ئیسیفادەمان لێ نەکردە. بەس فترێک پێش ئێستا لە ڕێ برادەرێکی دکتۆر دیاری عەمەلیاتی کرد بوو، کابرا ئەژنۆی عەمەلیات کرد، گولەشی بە ئەژنۆی کرد بوو، یعنی پێمان عەمەلیاتێکی زۆر سەرکەوتوو بوو. بڕیارماندا لەکن دکتۆر دیاری وڵا چوونەکری یەک دوو جاران دیتمان، گوتی نا، یعنی یەکسەر بڕی قراری عەمەلیاتی مەدەن، بەزەما هەر سڕ بووینە سەرەوەی عەمەلیاتیکەی. هەتا ئەو فترێ پێش ئێستا ینی تەواو ئەژنۆیەکانی ئەوە نما بوو. لە دوو نێواتین ئەوڕۆپای ئینشاڵڵا لێران عەمەلیاتیان کرد، ئینشاڵڵا عەمەلیاتێکی زۆر سەرکەوتووشە. ئێستا دوو کەمڕۆیە، ینی ڕۆیەکانیش کە بە جێری دکتۆرەکان دەرێن هەردوو ئەژنۆی بی، ئەلحەمدولیلا ئینشاڵڵا زۆر باش دەبێت.